الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە بابەتی فراوانی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان گەیشتوونە ئاڵقەی 27م کە دیارە ئاڵقەی دووەمە لە تەوەری پێنجەم و کۆتایی. ناونیشانی ئەم ئاڵقەی 27مە بەم شێوەیە کە ئێمە لە تەوەری پێنجەم و کۆتاییدا هەمووی باسی دەرد و نەخۆشیەکانی مسلمانان دەکەین و باسی ڕاستکردن هێندێک لە هەڵە و کەم و کوڕیەکان دەکەین. یەکی دیکە لەو هەڵە و کەم و کوڕیانە بریتێ لە خۆپەسەندی و لە خۆڕازی بوون و سەرنجام بەهەشت بۆ خۆدانان و دۆزەخ بۆ خەڵک داخستن. ئەمە حاڵەتێکە لە بەشێک لە مسلماناندا هەیە. ئومێد دەکەم کە زۆر فراوان نەبێ، بەڵام بەڕاستی ئەمە هەیە و لە مەشڕەبە جیاجیاکاندا هەیە، لە کۆڕ و تاقمە جیاجیاکاندا هەیە کە پێی وایە کە بەهەشت بۆ ئەوان دانراوە. جا لێرەدا بیرۆکەی سەیر و سەمەرەش پەیدا دەبن. مەسەڵەن لەو ڕۆژانەدا یەکێک هاتبوو بۆ لام کوتی مامۆستا کۆمەڵێکم پێشێک دێن 8 کەسن، توانە بەس ئێمە ئەو 8 کەسە دەچینە بەهەشتێ لە هەرێمی کوردستاندا، کەسی کە ناچێتە بەهەشتێ. تومەڵاهی دیارە بەهەشتی خوای زۆر گچکێ، جێ کەسی تێدا نابێتەوە. ئەمە بەڕاستی مسلمانانی بەڕێز و خۆشەویست، ئەم خۆپەسەندی و لە خۆڕازی بوون و هەر لە ڕێوە بەهەشت بۆ خۆدانان و لە بەرامبەریشدا دۆزەخ بۆ خەڵک داخستن و حکمی ئەوە کە فڵان کەس گومڕایە بێبڕوایە لە بازنی ئیسلام دەرچووە و دۆزەخیە، ئەمە دەردێکی کوشندەیە. هەڵبەتە من دوایی لە ئاڵقەی 28دا هەر باسی ئەوە دەکەم، باسی حکمی گومڕایی و لاڕێیی و بێبڕوای بەسەر خەڵکدادان، بۆ لێرەدا هەر باسی ئەوەیان دەکەم کە ئەمە لە چێوە سەر هەڵدەدا. بە بۆ چوونی من دەگوجێ زۆر هۆکار باز بکرێن، بەڵام پێم وایە ئەو خۆپەسەندی و لە خۆڕازی بوون و بەهەشت بۆ خۆدانان و دۆزەخ بۆ خەڵک داخستن و خەڵک زۆر پێ خراپ بوون و خۆ زۆر پێچاک بوونە، چەند هۆکارێکی هەیە. هۆکاری یەکەم بریتێ لە خۆنەناسی و خەڵک نەناسی. ئینسان کە خۆی نەناسی هەمیشە لە مامەڵە لەگەڵ دەرەوەی خۆیدا بە هەڵەدا دەچێت. ئینسان کە خۆی نەناسی کە پێت وابوو زۆر چاکی، ئەخر بەچی لەسەر چ بنەمایەگە تۆ هێندە خۆت پێ چاکە لە حاڵێکدا کە خوا نەهی لەوە کردووە. دەفەرمێ فەلا تزەکوا ئەنفوسەکم هو ئەعلەم بمەن اتەقا. خۆتان پاک و چاک دەرمەهێنن، واتە بە قسە خۆتان پێ چاک نەبێ، چونکە خوا زاناتر چێ پارێزی لەخوا کردووە. کەواتە تۆ لەسەر چ بنەمایەک، ئایا تۆ لای خوای پەروەردگارت خوێندوتەوە، زانیاری پەنهان و غەیبت هەیە؟ نەخێر تۆ وەکیلی خوای وەکالەتیان پێداوی، چۆن هەر لە خۆوە خۆت پێپەسەندە، زۆرت خۆ پێچاکە، زۆرت خۆ پێڕاستە. هەڵبەتە لێرەدان بەستم ئەوەیە مسلمان دەبێ خۆی پێڕاست بێ لەبەرەوە کە بە پێی ئیسلام بەڕێوە دەچێت. واتە من خۆم پێڕاستە بە بەڵگەی ئەوە کە بە پێی ئیسلام بەڕێوە دەچم، ئەوە دروستە، ئەوە ڕەوایە. بەڵام نابێ بڵێ لە نێو مسلماناندا هەر من ڕاستم و هەر من لە دین تێگەیشتوم و هەر من بەرەو بەهەشت دەچم، ئەوی دیکە هەمووی بەرەو دۆزەخ و گومڕاییە. ئەوە بە تەکید ئەو حکم بۆ خۆدان و حکم بەسەر خەڵک دادانە لە خۆ نەناسینەوە سەرچاوە دەگرێت. ئەوە هۆکاری یەکەم. هۆکاری دووەم بریتێ لە سەرکێڵی و قوڵ نەبوونەوە بە شەریعەتدا. ئەوانە زیاتر بەو شێوە بیر دەکەنەوە کە قوڵ نەبوونەوە بە شەریعەتدا. ئێمە نمونەیەکمان هەیە لە مێژووی ئیسلامدا کە بریتێ لە تاقمی خەواریج دەرچووەکان. خەواریج کە بە خۆیان دەگوت ئەهلی تەوحید، بەڵام نایەرەکانیان پێیان گوتن خەواریج، واتە دەرچووان. خەواریج پێغەمبەر صلی الله عليه وسلم بەر لەوەی بیان بێنێ باسی کردوون. فەرمێتی کۆمەڵێک دەردەچن حدثاء الأسنان سفهاء الأحلام يتلون القرآن لا يجاوز حناجرهم.
کۆمەڵێک دەردەچن کەم تەمەنن عەقڵ سووکن قورئان دەخوێننەوە بەڵام لە گەرویان ئەو دیو نابێ لە گەرویان ئەو دیو نابێ زانیان دوو لێکدانەوەیان بۆ داناون واتە تەنیا خوێندنەوەی قورئانە بەڵام ناچێتە نێو عەقڵەوە تێگەیشتن و حاڵیبوونی لەگەڵدانیە یاخود ناچێتە نێو دڵ و دەروونەوە خوشوع و ملکەچی لەگەڵدانیە هەردووک لای ڕاستە نەبەرەو سەرێت چۆن نەبەرەو خوار بەڵکو هەروە قورئان خوێنەکان جوڵەی زمان و قوڕگە ئەوانە هەموو کەسیان پێ کافر بوو غەیری خۆیان لە نێو ئەوانەی کە بە کافریاندا دەنان عوثمان بوو عەلی بوو خوا لێیان ڕازی بێت دوو خەلیفەی ڕاشیدی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەر کەسێکیش ئەوانی پێ کافر نەبووایە پیان کافر بوو و بەهەشتیان بۆ خۆیان دانابوو بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر بە خراپ باسی کردوون و کە ئەوانە دۆزەخین و ئەهلی عەذاب و سزان بەڵێ زۆریش ئەهلی تاعەت بوون بەڕواڵەت بەڵام تێگەیشتنی تێدا نەبووە و خوشوع و ملکەچی بۆ خوا لەگەڵدا نەبووە و لە ڕۆژگار و زمانی خۆشماندا خەڵکی لەو جۆرانەمان بینین کە ڕەنگە پێش خەواریجیش کەوتبنەوە ئەمە کەواتە قوڵ نەبوونەوە بە تێگەیشتنی قورئان و سونەتدا و پێنەگەیشتن بەهۆی ئیمان و تەقواوە لە قورئان و سونەتدا ئەوە هۆکاری دووەمین هۆکاری سێیەم بریتیە لە هەڵخەڵەتان بەناو نیشان چۆن جارێ هەندێک کەس هەر بەناوی موسڵمان هەڵدەخەڵەتێ کاکە ئێمە موسڵمانین کەواتە مەجانین لە خەڵک یعنی هەیە پێی وایە هەر لەبەر ئەوە کە لە سجیلەکەی دانووسراوە مسلم یا موسڵمان پێی وایە جایە لە خەڵکی دیکە ئاخر چییە وای گوت چییە گوتی تەنیا بەنووسین خوا سبحانه وتعالى لە سوورەتی نیساءدا هۆشداریمان پێدەدا دەفەرمێ لەیسە بئەمانیکم ولا ئەمانی ئەهلی الكتاب من يعمل سوءا يجز به ولا يجد له من دون الله وليا ولا نصيرا بە خۆزگە خواستنی ئێوە و خاوەن کتێبەکانی ئەی موسڵمانینە هەر کەسێ خراپە بکە سزای دەدرێتەوە و هیچ دۆست و پشتیوانی هاوکار و سەرخەریشی چنگ ناکەون لە بەرامبەر خوادا ئەوە هۆی هاتنە خواری ئەم ئاەتە ئەوە بوو کە ڕۆژێک دەڵێ کۆمەڵێک لە موسڵمانان و لە جوولەکەکان و نەسڕانیەکان کۆ ببوونەوە هەر کامێکیان دەیگوت دینی ئێمە ڕاسترە هەروە خۆیان بە سەرێکدا هەڵدەکێشە خوای پەروەردگار فەرمووی بە خۆزگە خواستنی ئێوە و خاوەن کتێبەکان نییە هەر کەسێ خراپە بکە سزای دەدرێتەوە کەس مافی ڤیتۆی نییە لە بەرامبەر خوادا لەبەرەوەی ناوت موسڵمانە پێ دوابێت لە خەڵک چاکتری هەر بە ناوەکەت دەبێنی ئەوە ڕۆکەکەت بریتێوێ لە ملکەچی بۆ خوا جا هەیە بە ناوی ئیسلامی هەڵدەخەڵەتێ هەیە بە ناوی کە ناوی لە خۆی ناوە سەلەفی هەڵدەخەڵەت هەیە ناوی لە خۆی ناوە سۆفیە یا دەروێش هەڵدەخەڵەتێ هەیە ناوی لە خۆی ناوە فڵان کۆمەڵە هەڵدەخەڵەتێ نه بە ناو شەفاعەت بۆ کەس ناکە و دادی کەس نادا و زانایان بنچینەیەکیان داناوە دەڵێن لەیست العبرة بالأسماء والعناوين بل بالمضمون بالمحتويات والمضامين عبرة و شوێنی تەماشا ناو نیشانەکان نین بەڵکو نێوەڕۆکەکەت چۆنە پاکەتێکی خوێ لە سەریشی بنووسی هەنجوین بەڵام کە تامت کرد هەر سوێرە کاک ئەحمەدی موفتیزادە ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی خۆش دەجێڕێتەوە دەڵێ کاتی خۆی کە ئینقیلاب کرا لە ئێران کودەتا کرا بەسەر شادا و ڕاپەڕینی جەماوەری کرا و ڕۆی و باری کرد و وەزعیشی دیکە هاتە ئاراوە دەڵێ لە کوردستان لە سنە چێشتخانەیەکی لێ بوو پێشتر لێ نووسرا بوو غەزاخۆری ئاریامیهر واتە چێشتخانەی یا خواردنگەی ئاریامیهر و ئاریامیهر دیارە نازناوی شا بووە دەڵێ دوای کودەتا دوای ئینقیلابەکە هەر هەمان وەستا و هەمان خاوەن و هەمان کرێکار و هەمان شێوە لەسەریان نووسی بوو غەزاخۆری ئیسلامی دەڵێ بەس ناوەکەی گۆڕاوەگەنە هەر خەڵکەکەی پێشێ بوون و بە هەمان شێوەی پێشێش مامەڵە و ڕەفتار دەکرا ئەمە گومانی تێدا نییە کە گۆڕینی ناو نابێتە هۆی گۆڕینی نێوەڕۆک و کاکەڵ بە دەبێت ئێمە کۆبیر و تەرکیزمان لەسەر نێوەڕۆک و کاکەڵ بێ هۆکارێکی دی بۆ ئەو حاڵەتە خۆپەسەندی و خۆ پێچاک بوون و خەڵک پێخەراب بوون و بەهەشت بۆ خۆدانان و دۆزەخ بۆ خەڵک داخستنە کە بەداخەوە وەکو گوتم لە نێو
زۆر مەشڕەب و فیکر و بیرۆکە و تاقم و دەستەدا هەیەەوە ئەوەیە کە بریتێ لە نەبوونی تەسکیە نەفس و تەسکیە نەفس واتە بەکردەوە خۆت پاک و چاکەی هەر کەسێ بەکردەوە خۆی پاک و چاککە لافلێدان و ئیدعای نابێ هەر کەسێکت بینی ئیدعای زۆر بوو لافلێدانی زۆر بوو بزانن نێوەڕۆکەکەی وێرانە من جارێک یەکێک لە ئەمریکیەکان هاتبوو بۆ لام وەفدێک بوون منیش گوتم لە نێو زانانی ئیسلامدا باوە دەڵێن درەخت وەکو چۆن درەخت ئەگەر بەردار بێ میوەی زۆر پێوە بێ لقەکانی نزم دەبنەوە دادەکەون مرۆڤیش ئەگەر زانیاری زۆری پێبێ شارەزایی زۆری هەبێ خاچی دەبێت جا ئەو کابرایە پیاویشی زۆر شارەزا بوو تەمەنی لە سەری و هەشتاوە بوو بەڵام زۆر خاچیم بینی منیشتمە ئەو خاچی بوونەی جەنابەتم پێ جوانە ئەوە نیشانەیە کە تۆ زانستی و شارەزایەکە لە باری خۆتدا هەیە بۆیە ئیدعات نییە ئەغڵب ئەوانەی ئیدعا و لافلێدانیان زۆرە ئەوانن کە عیلمیان کەمە وەزانایان لەو بارەوە قسەیەکی جوانیان هەیە دەڵێن دەریای زانست و حکمت بە پێچەوانەی هەموو دەریاکانی دیکەوە خەڵک لە قوڵایەکەیدا دەرباسی دەبێ لە قەراغەکانیدا دەخنچێ دەڵێن دەریای زانست و حکمت لە قوڵاکەیدا دەربازت دەبێت بەڵام لە قەراغەکانی دەخنچێ زۆر کەس هەر لە قەراغی زانستدایە دووسێ ناویلکە و کتێبی خوێندنەوە شارەزایەکی چەند ئاەتێکی لەبەرن چەند فەرمایشتێک کە ڕەنگە لێشیان تێنەگەی بێ هەر لە خۆ هەوایشی چۆتە کەلەی پێی وایە بۆتە عەلامەی دەهەر ئەمجا لە خۆ ڕافتوا دەدا ئەم وایە ئەو وایە ئەو وایە ئەوە لە ڕاستیدا هی کەم عیلمیە و هی کەم تەقواییشە ئەمانە هۆکارەکانی وەکو گوتم ئەو نەخۆشی خۆپەسەندی و خۆ پێچاک بوون و خەڵک پێ خەراب بوونن خوا سوبحانە وتەعالا ڕێی لێگرتووین کە خۆمان پێچاک بێت خۆمان پێچاک بێ خۆمان بە چاک دەربێنین دەفەرمی فەلا تزەکوو ئەنفوسەکوم هو ئەعلەم بمەن اتەقا خۆتان پاک و چاک مەکەن بە قسە جا عەجایب ئەوەیە کە خوا سوبحانە وتەعالا لە شوێنێک دەفەرمی قەد ئەفلەح من زەکاها لە شوێنێک کە دەفەرمی قەد ئەفلەح من تەزەکا ئەمە بەکردەوە هەر کەسێ خۆی پاک و چاککە سەرفراز بووە بە مراد گەیشتووە بە ئامانج گەیشتووە بەڵام لەوێش دەفەرمێ فەلا تزەکوو ئەنفوسەکوم یعنی چی یعنی بە قسە خۆتان پاک و چاک مەکەن ئەمما بەکردەوە خۆتان پاک و چاککەن قەد ئەفلەح من تەزەکا قەد ئەفلەح من زەکاها بەکردەوە بەڵام بە قسە و بە ئیدعا و لافلێدان خۆت پێ چاک بێ و خەڵکت پێ خەراب بێ ئەوە بە تاکید لە شەریعەتدا قەدەغەیە وەکو گوتم ئەمەش زیاتر لە ئەو حاڵەتە لە کەسێکدا سەر هەڵدەدا کە بە دینداریدا قوڵ نەبوو بێتەوە و خۆی پاک و چاک نەکرد بێ هەروەها بە شتی ڕووکەشی و ڕواڵەتی هەڵخەڵەتا بێ هیوا هەیە هەر لەبەرەوەی کە پێی دەڵێن مامۆستا مەلا فڵان کەس یا شێخ فڵان کەس یا فڵان کەس سەلەفی یا فڵان کەس سۆفی یان فڵان کەسی ئیسلامی فڵان لایەنە هەر لە خۆ هەوایشی دەچێتە کەللەی تۆ بزانە کردەوەکەت چۆنە حاڵ و واقیعەکەت چۆنە بەڵێ ناو نیشانەکەت جوانە بەڵام ڕەنگە نێوەڕۆکەکەت وێران بێ بۆیە کوردەواری خۆمان هەندێک پەندیان هەن دەڵێ فڵان کەس ڕواڵەت جوانی نێوەڕۆک وێرانە دوورکوژی نزیک خەسارە دوورکوژی نزیک خەسار لە دوورۆ خۆی بۆ دەکوژی بەڵام کە دەچێت نزیکی دەڵێ وەڵی ڕەنج بە خەسار بووم ئێمە خوا تەوفیقماندا زیاتر کۆبیرمان لەسەر ناخی خۆمان بێ و لەسەر خۆ چاککردن و خۆ پاکردنمان بێ نەک ئیدعا و لافلێدان وخوا بمان پارێزێلەوە کە خۆپەسەند بین لە خۆ ڕازی بین و خەڵکمان پێ خەراب بێ هەر لە ڕێوە بەهەشتمان بۆ خۆمان دانابێ و دۆزەخمان بۆ خەڵک داخست بێ لە حاڵێکدا کە لە عەقیدەی ئیسلامیدا کە ئێمە بەهەشت و دۆزەخ بۆ خەڵک دانەنەین ولا ننزل أحدا منهم جنة ولا نارا ئەمە لە مەتنی عەقیدەی تەحاویدا هاتووە کە هیچ کەسێک نابینە بەهەشت و نابینە دۆزەخ مەگەر ئەوەی دەقێکی شەرعی لەسەر بێ ئاەتێکی قورئان یا فەرمایشتێکی صحیح پێغەمبەر صلی الله علیه و سلم هەواڵی پێدا بێ ئەگەر نا چوونە بەهەشت و چوونە دۆزەخ غەیبە و پەنهانە و نابێ ئێمە لاف لێدەین بۆ هیچ کەس نە بە بارەدا نە بە باری دیکەدا لێرەدا دێنە کۆتایی ماڵقەیەمان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين